خەنکێنێ کە ڕۆشنایی لە منونە دڵم خێنیتیانە ماوە هەمووی زامە هەمووی کوونە ئەو کەسانەی خۆشەویست بوون تا ئێستا شیرینیان ناوە بوونی منیان کردە ئەشکاوت فەرهادی لێ بەجێمەوە نەڕوات و لەم شەوەدا لە جوانی خۆمەدەم باو بەبێت و ئاخر چیم داوە لە تەمەنێکی بەجێمە ئەو جیهانە داخراوی کە بەدەورما کێشراوە شوورەکانی دیوارێکە و هەر کەس بەردێکی دانا ئەم خاوەن بەردانەکەی دێن قەرزەکەیان ببەنەوە ئەم خاوەن بەردانەکەی دێن سەنگەکانم لێ بکەنەوە وە تاریکی ئەم خەنکێنێ کە ڕۆشنایی لە منونە دڵم خێنیتیانە ماوە هەمووی زامە هەمووی کوونە ئەو کەسانەی خۆشەویست بوون تا ئێستا شیرینیان ناوە بوونی منیان کردە ئەشکاوت فەرهادی لێ بەجێمەوە بەڵێ شوانە قوڵپم مەدە ئازاری وەک دڵت زۆرن هەزار خۆزگەم بەو کەسانەی وەک بەرگ خەڵکی ئەگۆ